سەرەتا لە ساڵی 2006ەوە لە دوکانێکی بچکۆلەوە دەستمان پێ کرد کارگەیەکی بچکۆلە هەتا ساڵی 2011 و 12 لە ساڵی 2012 توانیمان کارگەکەمان کەمێک گەورەکەین دواتە سێرمان کرد کۆمەڵە بەرهەم هەیە و کۆمەڵێک شت هەیە کە لە دەرەوەی وڵاتیت لە تورکیا و لە چۆ باڵێن لە ئەوروپا دێتە ناو ئیشەکانی ئێمە خەڵک ئەچێت دوێ هەوردەیە کات و لێرە بەکاری ئەهێنن ئێمە بیرمان لەوە کردەوە ئەم فەراغا پڕ بکەینەوە خۆمان کارگەیەک بێنین بتوانین لێرە ئەم بەرهەمانە دروستکەین لە چەند ڕوویەکەوە هەموو لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی پێشکەوتنی بواری پیشەسازی وڵاتی خۆشمان بەرەو پێشی بەرین. سەرەتا ئەو کڕیارەی کە دێتە ئۆفیسی ئێمە و با بڵێن سپارشی پێەیە چەند جۆرێک سپارش هەیە و دێتە ئێرە من لێرە سپارشەکەی لێوەرەگرم بەپێی داخوازی خۆی و بەپێی ئەو کەتەلۆکەی کە لای ئێمە لەبەردەستایە پاش ئەوەی کە من سپارشەکەم لێوەرگرت و تێگەشتین لە ئیشی کڕیارەکە دێمە سەر کۆمپیوتەرەکە و بەپێی ئەو بەرنامەی کە هەمە بەرنامەی ئەلفاکام و ریپلی سۆفتمنتە دیزانی ئیشەکەی بۆ کەم وەکو ئەندازیاری ئیشەکە پاش ئەوەی کە دیزاینم بۆ کرد و ئەو داخوازەی ئەو جێبەجێ بێ لەسەر کۆمپیوتەرەکە پاشان ئەکرێ بە کۆت ئیشی ئێمە کۆد زیاتر لەسەر سێنسەکە ئەحداسیاتە ئێکس و وای و زێتە پاش ئەوەی لە دیزانی ئیشەکە بوومەوە لە ڕێگەی فلاش میمۆریەکەوە ئەبرێت بۆ مۆنیتەر و بۆ بۆردی کارەبایی سیئنسیەکە لەوێ لە ڕێگەی فلاشەکە کۆدەکان ناسێنین بە سیئنسیەکە و ئیشەکە لەسەر موادێکی خام جێبەجێ ئەکرێت ئێستا ئێمە سپارش واتە داواکاری کڕیارێکمان وەرگرتووە پێک هاتووە لە تاشی کەوانتەر لەگەڵ هەندێک دیکۆرات پشتە سیسەم ئاوێنە کە ئیشی زیاتر وردەکاریە و ئیشی دەستی تایە ئیشی بۆیاخە ئێوە کاتێکی زیاتر ئەخانێ و لە دەرگای تاشی کەوانتەر ئامادەمان کردو و ئەمانەوێت با بڵێن بیخێنە سەر فلاشێک بیبن بۆ ئیشی سیئنسیەکە و لەوێ ئیش و کاری خۆمانی لەسەر بکەین. کارەکانی ئێمە لە چەند بەشێک پێک هاتووە هەر بەشە و کۆمەڵێک ئیش لە خۆیەگرێت کە هەندێکیان هوەری دەستین کە جگەلەوەی کە بە ئامێرەکان ئیشەکەین ئامێری پێشکەوتومانەیە لەگەڵ ئەوە شاهونەری دەستی زۆر بەکارێنین لە نەخش و نیگار و لە بۆ یاخکردنی ئەو موادە خامانی کە بۆمانێت بە شێوازی زۆر جیاواز لە دوایەوە بە ئێمە موادی با بڵێن دەرگای کەوانتەری باڵۆم پرێس دروستەکەین بۆ زۆربەی کۆمپانیەکانی کوردستان و بۆ خۆشمان ئیسفادەی لێەکەین دەرگای باڵۆم پرێس بە چەندەها جۆری مۆدێلی تازەکە نەخشی تازە هاتووە سەردەمیانە دروستیەکەین و لۆگۆی کۆمپانیەکان و نووسین و زۆربەی ئەو ئیشانەی کە ئەکرێت لەسەر موادە خامەکان ئێمە توانین هەڵیکەنین لەسەریان دواتر PVC کردنی چەندەها جۆری چەندەها ئەلوانی موادی خام کە بۆ یەتە بەردەستمان ئەتوانین ئێمە PVC یان بکەین بە 200 بۆ 250 ئەلوان ئەتوانین ئیشی لەسەر بکەین. لە کۆتا خۆناغی ئیشی سێنسیەکەمانە پاش هەڵکەندنی هەموو نەخشەکان لەسەر دەرگاکان بە بۆ قیاسانەی کە داوا کراوە بە هەر دەچەقۆکەکە ئیشی پێهاکە هەڵکەندنی نەخشەکان
چۆنەتی نەخشاندنەکان پاشان ئیتارەکان ئیتاری تاگەکان ئەبڕێت و کۆتایی بە ئیشی کاری سNCێت و پاشان دەچێت بۆ قۆناغی داهاتوو بۆ ئیشی کاری سمارتە و پاکردنەوەی تاکەکان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بۆ ئەوەی بڕات بۆ کاری تووخاڵکردن و کەپسکردنی تاکەکان. دوایەوەی ئیشەکە لە جیازی CNC تەواوە بێت هێتە سەرەوە بۆ لای ئێمە بۆ پاکردنەوە و سمارتەکردنی بۆی ڕێکی ساف و جوانی هەبێت چکە ئێمە ئیشی بۆیاخی لەسەرەکەینەوە. لە دوایەوەی کە سمارتە تەواوە بێت معجونێکەی نەو شوێنانەی کە بە چەقۆکە بڕاوە معجونێکی بۆی بۆیاخەکە دەرکەوێت لەسەری. لە دوای مەرحەلەی کە معجونمان کرد و سمارتەمان کرد دوایەوە مەرحەلەیەکمان هەیە ئەساسە. ئەم ئەساسە یارمەتی بۆیاخەکەمان هەیە کە شێوەیەکی جوانتری هەبێت. سێ مەرحەلە ئێمە ئەساسی لێ دەین سێ مەرحەلە ئەساسی لێین دوای هەر مەرحەلەیەک سمارتەیەکەین لە دوای هەر مەرحەلەیەک لە ئەساس ئێمە سمارتەیەکەین. ئەو شوێنانەی کە بە چەقۆ بڕاوە زیاتر تەرکیزی لێگەین زیاتر دەرمانی لێدەین دەرمانی ئەساسەکە. لە دوایەوەی کە ئەساسەکەمان لێدا بۆ ماوەی ساعاتێک تقریبا ساعاتێک وازمان لێنە تا وشک بۆیەوە تا تەختەکە جوان ئەساسکەی هەڵمژی. لە دوایەوە مەرحەلەی سمارتەیەکەین ئێمە هەموو دوای ئەساسێک سمارتەیەکەین سێ قاد ئەساسی لێن دوای هەر مەرحەلەیەکە بێ ئەساسی سمارتێکین بۆی ڕوویەکی صافی هەبێت. سوادەی ئەمە ئەساسە بۆ یاخەکە لەگەڵ تەختەکە باش کۆنتاکت بکات و ڕوویەکی سافتری پێبات بە ئاسانی بۆ یاخەکەمان جوانتر دەربچێت. ئەوانە هەموو بەخامیەتە سەرەوە کە بەخامی هات بە چەند مەرحەلەیەکا تێپەڕێت لە دوای ئەوەی کە سمارتەیەکی زۆر ورد و جوانەکرێت هیچ زیایەک بەسەر شوێنی نەخشەکانەوە نامێنێت ئەبێت تەرکیزی لەسەرگەین دواتر ئەساسیەکەین دواتر بۆیاخیەکەین حەسەب داواخواستی کڕیارەکان لە بۆیاخی هەچ ئەلوانێک بێت کە بۆ نمونە سپیە کرێمە هەچ ئەلوانەکە گۆڵدی تێگەڵ دەکرێت ئاڵتونی تێگەڵ دەکرێت بۆیاخەکانیش بۆیاخی تایبەتیە هەموو جۆرە بۆیاخێک بۆم ئیشە نابێت بۆیاخی تایبەت بەخۆی هەیە بۆیاخی با بڵێن تایبەت بەخۆی بۆ ئەم جۆرە MDF-انە کە بەکارهێنین لە دواترا کە بۆیاخ کرا بە دوو قات بۆیاخی لێ ئەدرێت سمارتەکاری و پۆلیشەکرێت دواتر بۆیاخی گۆڵدەکاکەینە شوێنی حەفرەکانەوە کە جوانیەکی تایبەتی ئەیات بە ئیشەکەمان ئەوەی زۆر ئەمەوێت تەرکیزی لەسەرکەم لەم بەشە کارەکان هەمی کاری دەستیە ئیشەکان ئەوەی هەمی بەدەست ئەکرێت یعنی ئیشی دەست ئەبێت زۆر ورد بینتیایە کاریگەری زۆر زۆرە لەسەری ئەو کەسەی کە ئیشەکات لەسەری ئەبێت زۆر ئەکادیمی بێت زۆر هوەری دەستی هەبێت کە بتوانێت ئیشەکە وا بکات کە جێدەستی دیار بێت لەسەر ئیشەکە و تەرکیزی زۆر باش بێت لەسەر ئیشەکە. لێرە تووتخاڵەکرێت تووتخاڵکردنیش موادی تاڵی بەکارێنی نێمە دوای کاتژمێرە بۆ دوو کاتژمێرە وەسیل لەسەری تا هەڵێمژێت وشکە بێتەوە دواتر ئەهێنرێت هەوای لێ درێت و هێنرێت بۆ جیازی ڤاکیۆم پرێس لێرە بە پێی خواستی کڕیارەکان جۆری PVC-ەکە هەڵەبژێرن بە پێی ئەو PVC ئەکرێت لە جیازی ڤاکیۆم پرێس. ئەمەش بەشیشکی ئیشەکەمانەکە پێ وترێت ڤاکیۆم مێمبران پرێس کە لێرە دەرگاکان کە نەخشی تێ هەڵکەنرا
لە دواتر کە تووتخاڵە کرێت ئەو دەرمانە ئیتالیا با بڵێن ئەکرێت بەسەر دەرگاکانە چاوەڕێکین تا چەند کاژێرێک وشکە بێتەوە کە وشک بووەوە این لێرە داین لەسەر سینی لێرە جیازەکەمان لە دوو بەش پێگاتووە ئەمە بەشیشانە ئەویش بەشیشانە هەمان ئیشە بۆ کاتی ئەوەیە کە ئیش زۆر ئەبێت ینی بۆ سرعەتی ئیشە لێرە ئەم دەرگایانە کە دائەندرێت ئەم پارچانە ئاخرێتە ژێری لەبەرەوەی لە ژێرەوە هەوا بە ڤاکیۆمە هەڵێمژێت کە لە ژێرەوە هەواکە هەڵیمژێت و جوان پیڤیسیەکە دابەزێت لە شوێنی نەخشەکانە زۆر جاریش بە شێوازیشی کە ئەکرێت زۆر ئەتیماد ناکرێتە سەر ئەم کونانە و ڤاکیۆمەکە پارچی ئەمێنبرانە پلاستیکە ئاخرێتە سەر دەرگاکان و داپۆشرێت و خۆی زەختەکاتە خوارەوە و بە واستەی پلەی گەرمێکەوە ئەنیشێ لەسەری دواتر لێرە ئەمە دەرگاکانمان سابت کرد دواتر ئەو PVC کە ئەمانەوێت ئەو ڕەنگەی کە ئەمانەوێت ئەخرێتە سەر دەرگاکان بەپێی خواستی کڕیارەکان بەنسبەت PVC-ەکانەوە چەند جۆرێک PVC هەیە کۆری هەیە ئەڵمانی هەیە هەریەکان کوالیتیانە گۆڕێت بە پێی شێوازی ئیشکردن و تەڵەبیەکانیان ئەم PVC-یانە بە پێی ئەستوری PVC-ەکە بە پێی سکنێسی PVC-ەکە پلەی گەرمیەکە ئەگۆڕێت ئەگەر زیاتر ئەستور بێ زیاتر پلەی گەرمیەکە بەرزەکەینەوە و ئەگەر پلەی گەرمیش کەمکەینەوە ئەوە حتمما لەسەر ئەتیمادەکەین لەسەر سکنێسی PVC-ەکە بە پێی جۆری ئەم PVC-ە پلەی گەرمیەکە لەوێ گۆڕێت و کاتی مانەوەکەیە گۆڕێت بیدایەت ئەماکرێتە ناو جیازەکە پلەی گەرمی هەموو هیتەرەکانیش پێکرێ هەتاوەکو ئەم PVC تەواو نەرمە بێت و لە ژێری شەوتوتخاڵەکە هەمی جاریشکە ئەتوێتەوە کە PVC-ەکە دابەزی چەند عملیەکمان هەیە لەسەر شاشەی جیازەکە بە پێی ئەوە دابەزینی PVC-ەکە و کەپسبوونی لەسەر دەرگاکان ڕووەدات. لە دوای ئەوەی هەموو کارەکان تەواوە بێت تەواو گەرمەکرێت تەواو PVC-ەکان دابەزێت لەسەر دەرگاکان ئەو کاتە دەرێکەین چێکەکەین زین لە هەموو شوێن دابەزیوە کە دابەزی بوو هەوای ناو PVC زیایەکە دەرەکەین بەم شێوەیە دواتر دانە بە دانە دەرگاکان ئەبڕین پلەی گەرمی ئەم PVC 130 پلە بوو لەبەرەوەی PVC-ەکە ئەستورە پێویستەکە زیاتر گەرم کرێت جا لێرە زیایی دەرگاکان بەم شێوازە لێکرێتەوە کە ئەم زیانەمان لێ کردەوە دوایی ئەچێتە مەرحەلەی پاکردنەوەی شتەکەی و چێکردنی قیاسات و پێچانەوەی بۆ مشتری ئەم PVC-ە بەپێی جۆری تووتخاڵەکە گۆڕێت کە چەندێکم PVC-ە ئەمێنێتەوە لەسەر ئەم دەرگایە و چەنە تەحملی پلەی گەرمیەکات و تەحملی شێەکات ئەم تووتخاڵەکە ئێمە ئیتالیا ئەتوانین زمانی 8 ساڵ بین بە کڕیارەکانمان کە ئەم PVC-ە کە دابەزیوە لەسەری تا 8 ساڵ هیچ ڕتوبەت و هەتا پلەی گەرمی 45 بۆ 50 پلەش ئاساییە و چکم ئەم وڵاتی ئێمە وڵاتیشی با بڵێن لە هاوینە گەرمە هەتا 40 پلە و 42 پلە ڕات تەبیعیە و هەتا 8 ساڵ زمانی هەین بە گەرنتی ئەین بە هەوڵاتیان بە کڕیارەکانمان. ئەمە جۆرێکی تازەیە لە PVC کە چەند ئەلوانێکی هەیە لە دوای ئەوەی کە PVC دابەزی لەسەر MDF خامەکە ئەم نەخشانە هەموو ئیشی دەستە خۆمان نەخشەکانی بۆ ئۆکەین دواتر بە تەنەر سەر نەخشەکان ئەسڕینەوە
گۆڵ دەرەچێت و چەند ئەلوانشی کەشمان هەیە با بڵێن شین هەیە ڕەساسی هەیە ڕەش هەیە کە ئەوە با بڵێن پیVC-ەکان سەر نەخشەکان نەسڕیتەوە ئەبێ بە گۆڵد و بۆ ئەلوانانەی کە باسمان کرد ئەساسی با بڵێن پیVC-ەکە وایە مواسەفاتی خۆی ینی بەو شێوازەیە پیVC-ەکە لە ئەسڵا گۆڵدا ئەلوانی گۆڵدا طبقەیەک بۆیە خراوە لەسەری با بڵێن لەسەر پیVC-ەکە کە طبقە بۆ یاخەکە لەسەر گۆڵدەکە دانیشێت بە واستەی لە ڕێگەی موادێکی شیمیاویەوە وەکو تەنەر ئەتوانرێت تاسیری تێ بکات ئاژینا بە ئاو بە کۆمەڵە کحولی کە هیچ تاسیرێکی لەسەری دروست ناکات. شێوازی کارکردنی ئێمە لە کارگەیە لە سعات 8:30 بەیانی دەست پێەکات هەتا سعات 5 ئێوارە. ژماری کارمەندەکانمان لە ئێستاە 25 کارمەندە بە بێجگە لە ستافی بەستنمان ئێستافی مۆنتاژکە لە دەرەوە کار دەکەن کەوانتەرە بەستن و ژووری نووسنە بەستن. توانای دروستکردنی ڕۆژانە توانای دروستکردنی 150 بۆ 200 مەتر مربع دەریای باڵم پێسمان هەیە. لە ئێستا ئێمە ئەو بەرهەمانەی کە لە کارگە دەرەچێت بۆ شارەکانی هەرێمی کوردستان دەڕات بۆ کەرکووک و سلێمانی و هەولێر و دووەک توانیوانە ئیسفادەمان لێ بکەن و ئێمە مواد بگەێنین دەستیان لە ئایندا ئەگەر ئیشاڵا مۆسعە بەرەو باشی بڕات و بتوانین ئێمە لەگەڵ جنوبی ئیش بکەین لەگەڵ شارەکانی جنوبا لە شارەکانی عێراقا وەکو بەغداد و وەکو مووسڵ و ئەو شارانی خواروی عێراق ئەتوانین ئیشان لەگەڵا بکەین ئیشاڵا گەر لە ئایندا دەرفەت هەبێت دەرفەت خۆش ببێت بۆی کە ئێمە ئیشکەین لەگەڵیانە. یەکی شکە لە کارەکانمان کە لەم کارگەیە ئەنجام ئەدرێت ئەم جیهازەیە کە جیهازێکی ئیتاڵیە جیهازێکی زۆر پێشکەوتووە کۆمەڵێکی زۆری لە خۆ گرتووە لە حەزمێکی بچکۆلەیە کە پێشکەوتوترین جیازە لەم بوارەیە کە مارکێکی ئیتالیە کە لێرەوە کۆمەڵێک ئیشوکار ئەکات کە دەرگای ئاکرلیکی بە زۆری پێکرێت بۆ دەرگا ئاکرلی کراوە لێرە با بڵین پێش هەموو شتێک ماتۆڕێک هەیە لێرە کەیت ئەم پارچەیە ئەەکەیتە ناوی ئەگەر زیای کەمێک هەبێت لێرە ئەم زیاوکەمە لابات دواتر لێرە پۆڵشین هەیە پۆڵشینی ئەکرێت و یەت لێرە توتخاڵەکرێت کە توتخاڵەکرێت بە پێی حەجمی لەزگەکە و بە پێی جۆری توتخاڵ و جۆری تەختەکە ئەگۆڕێت ئەم عملیانە. ئەمە دەرگایەکی ئاکرلیکی ئیسپانیە نەوعێتی زۆر باشە و ئەمەش کاری پیVC-کردنی ئەو جیازە ئیتالیا بوو کە باسمان کرد پیVC-کی زۆر جوانی کردووە قەراغەکانی مدەوەر کردووە و فرێزێکی زۆر جوان و پۆڵشینی بۆ کردووە کۆتایەکانی زۆر بەباشی بڕیوێتی ئەم وادەی ئێمە کە ئیسپانیە جیاکرێتەوە لەوانەی کە هەیە ئێستا ئەم شوێنی یەدەکەمانتیا هەڵکەندووە شوێنی یەدەکە هەڵکەنراوە ئەگەر دیقەت بند موادێکی مۆدێرنە و شتێکی زۆر جوانە شێوازێکی تازەیە لە ئیشی ئاکرلیکە لە ئیشی ئەم وادەی ئێمەیە.
لە ئێستا بیرمان لەوە کردوێتەوە لە ئایندەیەکی زۆر نزیکە ئینشاءڵڵا بتوانین ئەو موادەخامەی کە لە دەرەوەی هێنین لێرە دروستی بکەین کاراسانیان بۆ کردوین لەگەڵ چەند شەریکێکە شەریکێکی ئەوروپی قسەمان کردووەکە و جیهازانی کە ویشەی پێکرێت لەگەڵ ئەو موادەخامە تەنسیقمان کردووە کە بێنین لێرە موادەخامە خۆمان دروستی بکەین لە ئایندا ئینشاءڵڵا و تەبەقە بلۆکانی کە بەکارێنین لێرە دروست بکرێت لەبەرەوەی لێرە هەم لە ڕووی ژینگەوە هەم لە ڕووی شوێنەوە گونجاوە بۆ ئەوەی کە لێرە ئیسفادەی لێ بکەین چونکم ئەم ئیشە لە ڕووی ئابووری لە ڕووی پیشسازیەوە ئێمە توانین سوود بە خۆشمان و بە چوادۆریشمان بگەێنین دواتر لە ساڵی 2012 توانیمانم کارگەیە گەورەکەین و چەند ئامێرێکی گەورە و با بڵێن لە مارکەی ئیتالی و مارکەی تورکی بێنین موادەکانی شەر لەوێ هاوردەکەین موادی خام لێرە توانیمان ئیسفادەی لێ بکەین و بەرهەمەکانمان بکوێتە لە 2013 بەرهەمکەینە ناو بازارەوە.